ئەمیری قازی لە ساڵی 1938 لە حاجیاوە لە موکریان لەدایک بووە و کوڕی قازی محەممەد قازی لە بنەماڵەی قازیەکانی مەهابادە. هەر لە سەرەتای لابێتیەوە لە ڕێگەی لاوانی دیموکرات و حیزبی تودەی ئێران تێکەڵاوی سیاسەت دەبێت و دەبێت بە ئەندامی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران و چالاکانە ڕۆڵی خۆی دەبینێت. لە ساڵانی شەستەکانی سەدەی ڕابردوو ڕوو لە باشووری کوردستان دەکات و لە نێو ڕیزەکانی دیموکراتدا درێژە بەکاری سیاسی خۆی دەدات و پلە حیزبیەکان دەبڕێت و دەبێت بە ئەندامی مەکتەبی سیاسی ئەم حیزبە. لە ساڵانی هەشتاکاندا لە نێو حیزبدا شانبەشانی هاوڕەکانی درێژە بەکاری پێشمەرگایەتی و خەباتی دیبلۆماسی حیزب دەدات. دواتر بە هۆکاری جۆرا و جۆر ڕیزەکانی دیموکرات جێ دەهێڵێت و دەچێتە وڵاتی سوێد و لەوێ نیشتەجێ دەبێت. پاشان لەگەڵ چەند هاوبیرێکی خۆیدا پارتی سەربەخۆی کوردستاندا دەمەزرێن و ئێستا سەرۆکی ئەم پارتەیە لە وڵاتی سوێد. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ، خۆشحاڵین لە بەرنامەیەشی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی خۆشەویستداین. لە بەرنامەی ئەم جارەدا میوانداری بەڕێز کاگەمیری قازیمان کردووە، سکرتێری پارتی سەربەخۆی کوردستان و هەروەها ئەندامی دەفتەری سیاسی حیزبی دیموکراتی کوردستانی پێشوو. جگە لەوەش کاگەمیر کەسایەتێکی ناسراوە و لە هەر چوار پەرچەی کوردستان ناسراوە و تێکۆشانی کردووە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بۆ یاخۆ لە نزیکەوە ئاگاداریانە. کاگەمیر بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمۆر. سپاس دەکەم و داوای سەرکەوتن دەکەم بۆ ئێوەی بەڕێز لەو بەرنامە و لە هەموو بەرنامەکانی لەو چەشنەدا. زۆر سپاس دەکەم. کاگەمیر ئەگەر جەنابەت لەگەڵەوەی کە تەمەنە منداڵ بووە کاتە، بەڵام شایەتی لەسەر دوو ڕووداوی گرنگی مێژوویەدە. یەکەم دامەرزاندنی کۆماری کوردستان و بەداخەوە هەر ڕووخان یاخود تێکچوونی کۆماری کوردستان. پێم خۆشە لەو دوو بابەتە چیت هەیە بۆمان باسکەی چیت دەبیرە؟ لەو بابەت بارەوە ئەو زمانە من منداڵ بووم، نەچوو بوومە مەدرسەوە، ئەوە تەمەنی مەدرسەم نەبوو. پورم میوانی پێشەوا بوو، بۆیە منیش لەگەڵ پورم لە ماڵە پێشەوا مامەوە ئەو چەند ڕۆژەی کە لەوێ یەکەم جار بوو پێشەوا دەبینیە؟ بەڵێ یەکەم جار بوو، هیچ جاری دیکەم پێشەوا نەدیت بوو، هیچ جاری دیکەم هیچ شارێکیش نەدیت بوو. شاری مەهابادی بۆ یەکەم جار بوو دەمدیت. ئەوەی شتێکی لەو خاترەیەدا هەمە ئەوە بوو. من منداڵی تێبووم، پرسیان تۆ چ دەزانی؟ کوتم مێشێ. پێشەوا لە منی پرسی تۆ چ دەزانی؟ کوتم مێشێ. عەبدوڵڵای کوڕی ئاغای سەیف کە لە من منداڵتر بوو بە تەمەن، پێیان دەکوت عەبەسوور. پێیان عەبەسوور زۆر زیرەکە و هەموو شت دەزانێ. دەبێ مێشێنی لەگەڵ لەسەر گووپ. گوتم باشە بابێ. مەڕمەڕ نەبوو، پیاوێکیان لەلا بوو، ناردەیان وتیان مەڕمەڕ پەیداکە. مەڕمەڕیان هێنا و لە مەحکەمەدا داوایان کرد ئێمە مێشێن بکەین لەگەڵ عەبدوڵڵا. دیارە ئەو نەی دەزانی و ئەمن ئەوەم دەزانی، چونکی لە دێ بووم، ئەو منداڵی شار بوو. بابیشی ئاغای سەدر ڕاوەستا بوو، پێشەواش ڕاوەستا بوو، تەمەشایان دەکردین. دیارە من دەمزانی من بەرەندە بووم لەسەر گووپ، بەرتەوەلی گووپەکانم دەویست لێ. بابی ئاغای سەدر بۆی پاڕاوە کوتێ جارێ لێ مەدا با کەمێک گەورە بێ، ئەگەر کەمێک گەورەتر بوو جا وەرە گووپەکانی لێ بدە. کوتم بەڵێ باشە. ئەوە یەکێک لەو خاترانەی من بوو لەو زەمان و لەو دیدارە لەگەڵ پێشەوا و جەنابی سەدر. دیارە مەهابادیش هەموو بۆ من هەر جالب و تازە بوو، چونکە ئەوەڵین جار بوو شارم دەدیت، بە تایبەتی دەستەی مەدرسەییم دەدیتن کە بە لیباسی یەکفۆرمەوە دەهاتن و دەچوون و سرودیان دەکوت و گۆرانیان دەکوت. یەکجارێکجارم پێخۆش بوو، یەکجار پێی مۆجب بووم. و کاگەمی تۆ لە ڕۆژی هەڵکردنی ئاڵایە لەوێ بووی یا نەخێر؟ لەوێ نەبووی؟ نەخێر، ئەمن لەوێ نەبوو. بەڵێ چ شتێکی گرنگ هەیە لەو کاتەیە کە
بە تایبەتی کە کۆماردا ئامەزێ جەنابەت وەکو یاداوەریشی گرنگ لە خەیاڵتان مابێتەوە. ئەوەی ئەمن لەو پرۆسەیەدا لە یادماوەتەوە چونکی خەڵکی دێهات بووم لە دێهات دەژیان ئێمە لە شار زۆرم ئیتلا نەبوو چ دەگوزۆرێ و چۆنەوە ئەوە بەڵام لە دێهات ئەوەم دیتووە ئەوەم پێخۆش بوو کە منداڵە دێهاتی تەنانەت ئەوانەی گەنج و جەحێڵش بوون کە لە کاری ڕۆژانەیان دەگەڕانەوە ئێواران لە نێو دێ بۆ خۆیان کۆ دەبوونەوە ڕێز دەبوون بە ڕێز یەکێک دەبووە فەرماندەیان مەشقیان پێدەکردن پێیان خۆش بوو خۆ ساس بکەن بۆ پێشمەرگایەتی بۆ پارێزگاری لە حکوومەت و دەوڵەتی کوردستان بۆیە ئەو مەشقیان دەست پێ کرد بوو وەکو ئەسکەر ڕاست ڕاست و چەپ چەپ و پێ هەڵێنە و پێداگرە و ئەوانیان نەخێر هیچیان پێ هیچیان پێ نەبوو بەڵام عەلاقەکە من هەر لە بیرما یەکجار عەلاقەیەکی خۆشەویست و یەکجار عەلاقەیەکی بە ئیمان و عەقیدە بوو ئەو خەڵکە خۆی ئامادە دەکرد بۆ دفاع لە دەوڵەتی کوردستان و لە حکوومەتی کوردستان. کاگەمیر هەر لەو سەروبەندەیە ژمارەیەکی زۆر لە کوردی پاشەکانی تر بە تایبەتی بارزانیەکان هاتن دابەش بوون بەسەر گوند و ئاوایەکانی ئەو منتقەی مەهابات و بۆکان و ئەوانە گوندەکەی ئێوە هیچ خەڵکی لەوانی هاتووە نێو یاخود نەخێر خودی دەیەکەی ئێمە کەسی وای نەهاتبوو چونکی ئێمە کەمێک دوور بووین لە منتەقە بەڵام دەیەکانی دیکەی بنەماڵەی قازی بەڵێ جۆگجەلی لە جۆگجەلیدا چەند ماڵە بارزانێکی بەڕێز لەوێ بوون زۆر جار کاک حسۆ میرخان شەهید یادی بەخێر کە دادەنیشتین باسمان دەکرد و بیری دێنامەوە ئەو لەو کەسانە بوو کە بە ماڵەوە لەو دێبوون ئێچێک لەو کەسانە بوون ئێچێک لەو بنەماڵانە بوون کە لەو دێی جۆگجەلی بوون لە جۆگجەلی هەبوون لە برای مابات هەبوون لەو دێهاتی سەر جادەی و نزیک جادەی بینی نزیک میاندۆ و مەهابات. بەڵێ کاگەمیر جەنابەت خزمایەتی ئەوە لەگەڵ پێشەوە و بنەماڵەی پێشەوە ئێوە هەر پاژناوەکەتان قازیە و هاوبەشە یاخود تێکەڵاوی خزمایەتیتان چۆنە؟ تێکەڵاوێکە یەک بنەماڵی بنەماڵەی قازی بنەماڵەیەکی کەمێک بە جەمعیەتن گەورن ئێمە بەشێکین شاخەیەکین لەو بنەماڵەیە لەسەر خەتە ئەسڵەکەشین بۆیە شۆرەتەکەمان هەر قازی ماوەتەوە هیچ دلیلێکی دیکە نییە ئێمە هەر بە قازی ناومان هاتووە هەر قازی. بەڵێ کاگەمیر جەناب ڕاستە و کاتە مناڵ بووین بەڵام لەبەرەوەی کە تێکەڵاوی سیاست بوویت و لە مێژووی شاقاڵ بوویتەوە ئەگەر تێکەڵیکەینەوە لەگە مناڵیەکە و لە دواتریشە کۆماری کوردستان بۆچی ڕووخا دەوری ئاغاوات و ئەوەی کە بازەکەن ئاغاوات و عەشایر و سەر و خێڵەکان لە ژێرەوە ینی لەگەڵ حکوومەتی ئێرانە پەیوەندیان هەبووە و لە سەرەوە لەگەڵ کۆمارا بوون و وەزیر بوون هەتەنانەت باسەوەکەن کە خەڵک وەزیر بووە ئەمانە دەوریان چی بوو یاخود ئەی کاریگەری سۆڤێت و ینی هەم دەرەکی هەم ناوەکی چی بوو کە بووە هۆی ئەوەی کۆمار بڕۆخێ؟ ئەمن پێم وا بوو هۆی ئەساسەکەی هۆی دەرەکی بوو کرد کۆمار ڕووخە ڕاستە کەسانێکە بوون لە عەشایر و شتیوە کە هەستیان بە مەترسی دەکرد کەم ئەوە حکوومەت و دەوڵەتێکی کۆمۆنیستی بێت چونکی ڕووسیشی لێبوون لەژێر نەزارەتی ڕووسەکاندا بوو خەڵک بیست بوویان کە مومچینە ئەوە ببێ بە شتێک کە مڵکەکانیان لێ بستن چەند خانەوادەیەکی وا هەبوون بەڵام لەسەر یەک
هیچ دلیل و بەڵگەیەکی ئەو تۆ نییە کە سەبەبی ڕووخان و نەمانی کۆماری کوردستان کێشە ناوخۆییەکان و چەند عشیرەتێک بێت چەند بنەماڵەیەکی دێبۆکری لە عشیرەتەکانی کوردستان چوو بنە سەقز و چوو بنە منتەقەی بڵێن ژێر نفوزی ئینگلیز و ئەوە هیچ بەوە مەربوط نەبووە. هەر لەو بنەماڵە هەر لە دێبۆکرێکان وەزیر هەبوو، وەزیری لە حکوومەتی کوردستاندا لە دەوڵەتی کوردستاندا ئینسانی نیشتیمان پەروەر بوون و لەگەڵ کورد بوون و لەگەڵ حرەکەی کورد بوون. من عەقیدەم وایە ئێستاش دیار دەخۆ دیاردەکانی زۆر معلومن ئەوە بە پشتیوانی و بە مەشوەرەتی ڕووسان ئەو دەوڵەتە دروست ببوو و هەر لەسەر دەستی ئەوانی هەر لەسەر دەستی ئەوان بە تەوافقاتێکی خۆیان لەگەڵ دەوڵەتی مەرکەزی و یا تەوافقاتێکی پێشوو کە لەگەڵ متحیدینی خۆیان کردبوویان ئینگلیس و ئامریکا پاشەوەی شەڕ نەما و هیچ شتێک لە ئارادا نەما شەڕی دوو هەم نەما ئەوان ئێران بەجێبێڵ تەوافقێکی وایان لە بیندا هەبووە. ڕووس لەلایەک ئەو تەوافقە کە لێیان قوبوڵ نەدەکرد نە ئینگلیس و نە ئامریکا و لە ئێراندا بمێنێتەوە لەلایەک لەبەر هێندێک تەوافقاتی کە لە ئێراندا کردبوویان لەگەڵ قاومت سەلتەنە بۆەوەی نەفتی شمال یا بەشێک لە نەفتی ئێران وەربگرن بۆ دەرکەوتن لە ئەو منتەقەی کە لەژێر نفوز و دەسەڵاتی ئەواندا بوو. ئەو دوو سەبەبە بوو، یەک تەوافقی پێشووی ئامریکا و ئینگلیز لەگەڵ ئەوەی کە ئێران دەبێ هەموو بەجێبێڵن کەس حەقی نە ڕووس نە ئینگلیس لە ئامریکا لە ئێراندا بمێننەوە پاشەوەی وڵاتەکە ئارام بووە. دوو ڕووس داوای مەنافعەیەکی کردووە لە دەوڵەتی ئێران، یعنی کۆمار بۆتە قوربانی لە بین گەمە سیاسی بوو ئێمە وە چونکیش بەبێ پشتیوانی ئیمکانی ئەوە نەبوو بتوانێت دەوڵەتێکی کوردی ڕابوەستێ نەگەیشت بۆ پلەیە جارێ ئەو مەرحەلەیە کە حیسابێک بۆ خۆی بکە تەبیعی بوو کە نەیدەتوانێ پێ بگرێ و کاگەمیر تۆ لە کتێبەکەتا باسی ئەوەکەی کە دواتر ژەنڕاڵ بارزانیە بینیت و تەنانەت بۆ جەنابی شتی باس کردو و خەڵکی تریش باسیەکە جەنابی پێشەوە قازی محەممەد بۆچی لەگەڵ ژەنڕاڵ بارزانی و هاوڕێکانی نەڕۆیشت، ینی سەبەبی ئەسلی چییە چی پێ سەبەبەکەی ئەوە بووە ئەمن لە شەخصی بارزانیشم بیستووە شەخصی بارزانی نەمر ئەوەڵ جار کە من بە خزمەتی گەیشتوم دەگەڕێتەوە بۆ ساڵی 1964 وابزانم مام لە بیرە من هاتبووم مەموریەتێکی حیزبیم بوو کە بێمە خزمەتی لەسەرەوەی لە نێو حیزبی دموکراتی کوردستاندا خەرێک بوو دەرەوە و ناوەوە دووبەرەکێک شتێکی لەسەر ساز بێ جا ئێمە بە درێژی باسی ئەوواکەین بەڵام مەبەستم بەڵێ کە چوومە خزمەتی لەگەڵ زیندەیاد ئەحمەد تۆفیق چوومە خزمەتی بەڵام بۆ دانیشتنەکە هەر بۆ خۆم لە خزمەتیدا بووم بۆ بەحسەکان ئەو باسی بۆ خۆی باسی کرد باسی کۆماری کوردستان و باسی خۆیان لەوێ و باسی ڕۆیشتنیان و ئەو وەخت کە قەرار بۆ مقاومەت لە کوردستاندا نەمێنێ بارزانیەکان بە گشت بڕیارێکی دیکەیان هەبوو ڕێیەکی دیکەیان هەبوو بۆ خۆیان کۆبوونەوە و لە مەهابات هەموو کۆبوونەوە بۆەوەی حرەکەت بکەم. لەو حرەکەتەدا بارزانی فەرمووی چوومە لای پێشەوە پێم کوت ئێستا کە وەزعەکە وایە ئێمە مەجبور بە مقاومەتی ئێمە دەڕۆین شار بەجێ دێڵین و بەرەو شەڕ و بەرەو وڵاتانی دیکە دەڕۆین. پێمان خۆشە جەنابەت لەگەڵمان بێ تۆ هەر سەرۆک بە و هەر سەرۆک کۆمار بە و ئەم نێش سەربازێکی تۆ
کوتی پێشەوا کتوویە تۆ سەرچاوی من هاتی تۆ بڕۆ حەول بدە خۆ نەجات دەن ئەمن ناتوانم ئەو خەڵکی ئەو شارە بەجێ بێڵم ئەو خەڵکە چونکە من مەسئولیەت و بەرپرسایەتیم هەبوو بەرامبەر بەوان ئەگەر ئەمن لێرە نەبم خەڵک زەرەر خوردە دەبێت زەرەری ممکنە شار تاڵام بکرێ ممکنە خەڵک ئیعدام بکرێ ممکنەوە ئەگەر ئەمن لێرە بم وەزعەکە بۆ ئێمە ئارامترە شێوەیەکی تر بێ تۆ بەخێر و بە سڵامەت بڕۆ لەوە دەرکەوتنیشدا کە هاتووە ئەویش لەگەڵی هاتووەوانێک بۆ دەرێ لە جوبەی لە جیرفانی جوبەیدا پێشەوە محەممەم بۆ جوبەی هەبوو لە جیرفانیدا ئاڵایەکی دەرهێنا ئاڵای کوردستان لە دارێکی چووک ئاڵا بوو فەرمووی ئەوەی دا بە من توویە ئەوەی بپارێت ئەو ئاوایە واژدی نەکرد ئەوەندەم لە جەنابی بەڕێزیان بیستۆ کاگەمیر ئەوەی کە دیارە یاخود ئەوەی کە بەڵگەکان پیشانێدەن یاخود بە تایبەتی بنەماڵی ئێوە کە ئاگادار بوو بن دواتر زانیاریتان لەسەر وەرگرت بێ ئێرانیەکان وعدیەوەیان بە پێشەوە دابوو کە هیچی لێ نەکەن یاخود لە سێدارین دەدەن نەیگرن بۆیە ئەو خۆی مەسەلەن دەڵێن هەتامیان دوایش چووە بەرەو پیری بڵێن سوپای ئێرانی بۆ ئەوی جگەلەوەی کە خەتڵ و عام نەکەن لە مەهاباتەوانە ئایا هیچ بەڵێنێکی تریان پێدا بوو کە ژیانی پارێزاو بێ من پێم وانێ هیچ بەڵگەیەکی وان نییە هیچ بەڵگەیەکی واژ نەبووە کە لەگەڵی دابنیشن و تەوافقێکی وای لەگەڵ بکەن کە ئەگەر ڕووسەکان ڕۆیشتن ئەو هیچی بەسەر نایە یا وەزعیەت تێک ناچێ باسێکی وان نەبووە بەڵام ئەوان ئەو هەر لەبەر پارێزگاری لە خەڵک و پارێزگاری لە سوزانم مەوجودیەتی شار و خەڵکی شار و ئەوە کە نیگەران بوون و ژیانی خەڵکەی لە مەتەرسیدا دیوە بە تایبەتی لە بەرتاڵان و بڕۆ و کوشتار و ئەوە ماوەتەوە و ئەوە هیچ سەنەدێکی وانەیە کە ئەو قەول و قەرارەیان بەواندا بێ کە ئەوە بێ و ئەو شتێکی کاگەمیر خەڵکی تر ینی تەنانەت مێژە نووسانیش باسیەوەکەن کە پێشەوە ژیانی خۆی کرد بە قوربانیەوەی کە خەڵک ئازار نەدرێ یاخود خەت و عام نەکرێت لە مەهاباد و لە دەوروبەر ئەوانە ئەی خەڵکی مەهاباد کاتێک کە پێشەوە لە سێدارادرێ ئەو هیچ هەڵوێستێکیان نوان خەڵکەکە هەڵوێستێکی وایە نوان کە دژایەتی مەسەلەن پشتیوانی لە پێشەوا بکرێ شتیوا هەیە نا هیچ حرەکەتێکی وان نەبووە چونکە خەڵک چاوەڕوانی ئەوەش نەبوون کە ئەعدامیان بکەن پێشەوا و ئاغای سەدر و جەنابی حەماسێن خان خەڵک چاوەڕوانی ئەوە نەبوون ئینتیزاری ئەوەیان نەبووە کە ممکنە قەدەرێک بگیرێن و زیندانی بکتێن و ئەوە دوایە بەردەبن ئازاد دەبن خەڵک ئەو بۆچوونەیان هەبووە لە وەختی ئەعدامیشدا کە بەرە بەیانە و دیارە کەس ئاگای لێ نەبوو هیچ کەس هەر ئاگای لێ نەبوو ئەوانە دەبن بۆ ئەعدام و ئەوە بەربەیانێکی زۆر زوو بردویانن و کەس دەنجی بۆ ڕانەگەیشتۆ خەڵک تا هەڵ نەستاون بۆ نان و چای بەیانی خۆیان و بەڵام ئەترازێک شتێکیش نەکرێت هیچ شتێک نەکراوە ئیمکانی هیچ ئەترازێک نەبووە بەڵام خەڵک متاسیر بوون لەلایەک ترساون کەس لە پێشدا لە ماڵە خۆی نەهاتۆتە دەرێ کەس نەهاتۆتە سەرجادە و خەیاڵان هەرچی هاتۆتە دەرێ و ئەو وەزعی دیوە چۆتەوە ژوورێ تا جەماعەتی خۆی بنەماڵە هاتوون و جەنازەکان ڕاگەیشتونەوە خەڵک نەهاتۆتە دەرێ خەڵک عەلاقەیان نەبووە کە ئەوە ببینن حەزر نەبوو دروست لەو کاتەیە سەرکردایەتی یاخود کۆمیتەی ناوەندی نازانم حیزبی دیموکرات ئەو کاتە هیچ هەڵوێستێکی بووە ئەوەی کە تۆ بزانی بەیاننامەیەک شتێک ینی گەرما و گەرم شتێکان نەبووە نەخێر نەمبیست و هیچ شتێکی بوو بێ
حیزب زۆری تازە بوو شتێکی زۆر تازە و خەڵک حیزبیان نەبیست بوو بەڵێ نەخێر هیچ شتێکی وام نەبیستوە. جەنابە ساڵی 48 وابزانم دەچیتە بەرخێندن لە بۆکانوانە؟ بەڵێ دەبێتە 27 پاش ئێعدامی قازیەکان بوو. بەڵێ ئەو ساڵە من چوومە مەدرسە لە بۆکان. جەنابەت بۆ خۆت کەی تێکەڵاو یاخود مەسەلەن ئەو هەستی کوردایەتی و تێکەڵاو بوون بە سیاست و لەگەڵ حیزبی دیموکرات و ئەوانە کەی تێکەڵ بوویت؟ من بەشێکی لەگەڵ ئەوە بوو کە من لەو بنەماڵەیە لە بنەماڵی قازیم و ئەو ئێعدامە ئەو کوشتارە لەو بنەماڵەیە تەسیرێکی زۆر خراپ و ناخۆشی لەسەر مندا نەبوو. تەنەفورێکی زۆر بەهێز لە مندا هەبووە وەک هەموو خەڵکی کورد لە دەسەڵاتی ڕێژم و دەسەڵاتی دەوڵەت و ئەوە. ئەو وەختانە کە من کەمێک بڵێن گەیشت بوومە سەفی 2-3 سەرەتایی و ئەوە برا گەورەی من بە نێوی ئەحمەد لەگەڵ کۆمەڵێک لە گەنجانی مەهاباد کە مەکتەبی بوون ئەوانیش لە مەدرسان دیارە پەیوەندێکیان بۆ ساز ببوو لەگەڵ حیزبی توودا و بۆ دەستپێکردنەوەی خەباتێکی نهێنی حیزبی دموکراتی کوردستان. ئەغڵەبی ئەو دانیشتانش لە ماڵەکەی ئێمە دەبوو کەم نیش لەگەڵ براکەم کەلاسی 2 سەرەتایی بووم لە مەهاباد دەبووین مەنزڵمان هەبوو ماڵمان هەبوو ئەوێ بۆ کۆبوونەوە و دانیشتن و شتیوە ئارامتر بوو. ئەو وەخت ئەو ڕۆژانەیە کە کۆبوونەوە دەبوو برا گەورەی من کاک ئەحمەد دەیکوت مەیەوە ژوورە بچۆ بۆ خۆت لەگەڵ دۆستانی خۆت بە بڕۆ تا ڕۆژێکی بانجیان کردمەوە چەند کەسێک دانیش بوون ئەویش بانجی کردمەوە. خانووکەی ئێمە حەوشێکی زۆر گەورە و عەزیمی هەبوو ممکنە 1000 متر دەبوو لە نێوەدا مرکزی قماری منداڵان بوو هەموو قماری لێ دەکرا مێشێن ججێنەوە لەگەڵ منداڵان بڵێ بانجیان کردمەوە کتیان وەرە دانیشە ئەتۆ لەمە دووە دەبێ کاری حیزبایەتی بکەین نەم دەزانی چێ کاری حیزبایەتی کتیان دەبێ ئەتۆ لە لاوان بێ بە ناوی دیموکراتەوە بوو یا بە ناوی تو بە ناوی لاوانەوە بوو. ئاخر مەبەستم ینی لاوانی سەر بە دیموکرات یا سەر بە توودا؟ لاوانی دموکرات لاوانی دموکرات بەڵام بۆ خۆیان لە بنەوە لاوانی دموکرات سەر بە حیزبی تو دەبوو چونکە ئێمە ساڵەکانی پاشتر کە چوینە تاران و من کەلاسی حەوت بووم کەلاسی حەوت خوێندن بووم ئێمە کە گەیشتوینە تاران بلافاصیلە لە حەوزەی حیزبی توودە دانیشتووی. زۆر باشە کاگەمیر ئێمە پشوویەکی کورد دەین و دوای درێژە بە قسەکانمان دووبارە سڵاو بەڕێزان درێژە بە پەنجەمۆرە دێن لەگەڵ کاگەمیری قازی. کاگەمیر باسی حیزبی توودە و دیموکراتمان کرد ئەم پەیوەندیە ئۆرگانی یانی ئەوەی کە وەکو چۆن دروست بوو ینی چی ئەمەی هێنە چیە وای کرد کە هەتا ماوەیەکی زۆریش مەبەسم لە سەرەتاوە حیزبی دیموکرات وەکو لقێک شاخەیەکی حیزبی توودە سیر بکرێ؟ ڕووسەکان خۆشەویست بوون لە مەهاباد و ئەترافی مەهاباد بە ئیلەتی ئەوەی خەڵک لێکدانەوەکەی وا نەبوو کە بە مقەسیریان بزانێ ئەدی بە مەگەر جەماعەتێکی معەیەن و مسەقف و تێگەیشت و لەو حرەکەتەی ئەوان ناڕازی بوو. ڕووس لەو مدەتێک کە لە کوردستان بوون خۆشەویستێکیان بۆ خۆیان پەیدا کرد بوو بۆیە خەڵکەکە خۆشیان دەویستن بێعموم بە نیسبەت ئەرتەشی ئێران و جەماعەتی ئێرانی و یا ئامریکایی و ئینگلیسی کە نەیان دەناسین و پەیوەندێکیان پەیوەندی چی بە دیموکرات و بە توودەوە هەیە ینی خەینا خەڵکەکە باسی خەڵکەکە دەکەم خەڵک بێعموم ڕووسەکانیان بە نیسبەت ڕووسەکانەوە هەبوو و حیزبی توودەش دیارە لە ئێراندا حیزبێکی
سەرەکی بوو حیزبێکی گەورە و بە نفوذ بوو حیزبێک بوو لە حکوومەتدا بەشدار بوو حیزبێک بوو لە ئازەربایجان دەوڵەتی ئازەربایجانی پێکێنا بوو بە هاوکاری فێرقا ئەوە بۆ بەعیسی ئەوەی کە خەڵکەکە هەر چاوی لەوێ بوو کە هەر لەو ڕێگایەوە هەر لە ڕێگای حیزبی توودە و هەر لە ڕێگای ئەو پشتیوانەی کە لە ڕووسانەوە داهات بۆ کورد و هەیە بۆ کورد بتوانێ خۆرزگار بکە بتوانێ بێتەوە سەرخەتێک خۆرزگار بکە بە شێوەیەک لە شێوان لەو وەسعی نالەباری نەجاتی بێ بۆیە بۆ ئەوان زۆر مەعمولی بوو کە هەر لەگەڵ حیزبی توودە بن لەگەڵ حیزبی توودە بن کە ئەو وەخت فێرقەی دموکراتی ئازەربایجانیش ملحەق بوو بە حیزبی توودە بۆیە ئەو مەجموعە جەوان و گەنجە لەوانە ئەحمەد تۆفیق بوو برای من بوو مەجموعەیەکی دیکە ئەوەی من لەبیر سلێمانی معینی بوو بەڵێ ئەویش لەو گەنجانە بوو خەلیلی سدیقی بوو ڕەحیمی خەتیبی بوو مەجموعەیەک لەو گەنجانە ئەوان مبتەکر بوون بۆ ئەوەی حیزبی دموکراتی کوردستان وەجوڵە بکەوێتەوە وەکار بکەوێتەوە و پەیوەندی لەگەڵ حیزبی توودە پتە بکاتەوە پێشیان وابوو هەر دەبێت شاخەی حیزبی توودە بن چونکی لە خۆیان ڕانەدەدیت ئەوە فکرەکەوا نەبوو کە بتوانن بڵێن ئێمە بۆ خۆمان دەیکەین و بۆ خۆمان کارەکان دەکەین کارەکە بەستۆی وانەوە بوو بەڵام فەرماندا حیزبی توودە بوو ئەو کاتە حیزبی دیموکرات هیچ سکرتێر سەرۆگرانی مەبەسم لە دوای نەخێر هیچێک لەوانەیە نەبوو شاخەی حیزبی توودە بوو شاخەی کوردستانی حیزبی توودە لە مەهاباد و لە کوردستان ئەمێ زۆر بە کورتی ئیشارەتی پێ بکەین ئێستا کە ئەیبینین شیعەگەرایی تۆ بۆ خۆت جەنابەت لە تەورێژ بوویت ئەو کاتە ناویش عومەر بووە مەسەلەی ئەو سونە و شیعە یعنی ئەوەندە بەقووەت بوو ئەو کاتەش وەکو ئێستا زۆر تند بوو بەڵێ زۆر تند بوو شیعە سنی عومەریان قبوڵ نەبوو بە تەبعیەت لەوە کوردیشیان قبوڵ نەبوو دایان کورد خەنجەری هەیە ئەگەر تووشی کێشە بن لەگەڵی ئەگەر بچنە ماڵیان ئەگەر میوانیان بن شەوێ دێن سەرتان دەبڕن ئەوە من لە مەدرسەکە لە تەورێزیش دەم خوێند کەلاسی 5 و 4 ئیبتیدایی و 5 و 6م لە تەورێز خوێندووە ڕەفیقێکی ئازەریم هەبوو ڕەفیقێکی تەورێزی برادەر بووین بە یەکەوە لەگەڵە من هاوینێک قەول بوو بێتە کوردستان دوایە بۆی جێرامەوە کە هاتبووە مەهاباد هاتبووە دێو ئەوە پێکەوە بووین بۆی جێرامەوە وەکتی دایکم زۆر زۆر دەگریا دەیگوت ئەتۆ دەچێ کوردستان شەوێ سەرت دەبڕن ئەوە یعنی عەقیدەی عامەی خەڵکەکە بوو لە ڕاستیدا لە تەورێز و لە عامەی خەڵک وایان فکر دەکردەوە ئەوەش دیارە ڕێشەکەی لە شیعەگەری ڕادەهات بەڵێ کاگەمی لە ناو حیزبی دیموکراتە ئەم مەسەلەی ناکۆچی و بە تایبەتی مەسەلەی نەتەوەی و بڵێن چەپێ و ئەمانە لە کێکەوە سەری هەڵداوە جەنابەت لە کتێبەکەی خۆت تا باسی ئەڵەی هەستمە کرد کە لە بینی کاغەنی بلووری مامەغەنی بلووریان و دکتۆر عەلی مەولەوی لە بینی ئەم دوانە جۆرە ناکۆچیەکە بۆ ساڵانی پەنجاکانەوە نییە بەڵێ کەواتە لەو کاتەوە ئەو مەسەلەی نەتەوەی و بڵێن چەپێتی و هینە هەر هەبووە بەڵێ هەبوو یعنی من زۆر ڕوون بوو کە دکتۆر مەولەوی زیاتر لە کوردەواری دەدوا زیاتر باسی کوردی دەکرد زیاتر باسی قازانجی کوردی دەکرد مەسلحەتی کوردی دەکرد کاغەنی زیاتر دەیبەستەوە بە سەرتاسەری وەکو شتێکی گشتی و عمومی بەبێ ئەولا بەبێ ئێران بەبێ تێکەڵاو بوون لەگەڵ مەسەلەی ئێران
ئێمە هیچمان دەست ناکەوێت هێزینە من جۆم لەو بەحسانە دەبوو چونکی زۆر جار لە ماڵە ئێمەش کۆ دەبوونەوە چەندین جار ئەوەم بیستۆ ئەو کاتێک کە مصدیقێتە سەر حکم شار ڕاکات و مازان مامێ شعرێکی بۆ تێکرد بەغدانی وێوانە لەو سەروبەندەیە هیچ گۆڕانکاری بوو لە مەسەلەی نەتەوایەتی سەرەتای گۆڕانکاریەک بوو بۆ حیزبی دموکراتی کوردستان و بۆ چوونێکی کوردستانی چونکی کە ئەو کودتایەی شا سەری گرت لە زیدی مصدیق و مصدیق ڕووخا حیزبی تودا و بەتەبعێت لە حیزبی تودا لە کوردستانش حیزبی دموکراتی کوردستان و فعالینی حیزبی دموکراتی کوردستان کەوتنە بەر هێرشەوە هێرشێکی زۆر گەورە لە کوردستانیش دەستی پێکرد پاک و پیس خەڵک لە جیران و خەڵک جیران لەو سەروبەندەدا جەماعەتێک لەو کەسانەیە کە من دەمناسین دموکراتن و ئەندامی حیزبی دموکراتن و فعالی سیاسین لەوانە کاک سولەیمانی موعینی و سەید مستەفای برای ئەحمەد تۆفیق لە تەورێز یەکترمان دیت ئەمن لە تەورێز دەمخوێند بەڵام سەرڕای ئەوە بابیشم نەخۆش بوو لەگەڵ بابم چوو بوومە تەورێز لە تەورێز بووم کە ئەو ئینقلاب و کودتایە ڕوویدا ئەوانە هاتنە تەورێز دیار بوو لە تاران ڕاهات بوونەوە یا لە مەهاباد ڕاهەڵات بوون یەکێک لەو حاڵتانە بوو لە تەورێز هاتنە لای بابم و منیان دیت لەگەڵە من دانیشتن کوتیان ئێمە ڕائیمان وایە کە حیزبی توودە خەیانەتی کردو بۆ خەیانەتی کردو بەڵێ خەیانەتەکەشی ئەوە بووە تعدادێکی زۆری ئەفسەر و سەرباز و ئەرفتەشی لە اختیاردا بووە لەگەڵەوەش هیچ جوڵەیەکیان نەکردووە و کودتای شا بە مەزموعە خەڵکێکی چەقۆچێش و چۆماق بەدەست و ئەوە لە تاران سەری گرتۆ حیزبی توودا هیچ حرەکەتێکی نەبووە ئەوە نیشانی ئەوەیە کە حیزبی توودا حیزبێکی خائینە بە خەڵکو و بە میلەت و تەنیا لە مەساڵحی شوڕەوی و لە وڵاتانی شوڕەوی دەڕوانێت لەوێرا ئەمرێکی وان هاتۆ نەیان کردو لەبەرەوە ئێمە رابطەی خۆمان لەگەڵ حیزبی دموکراتی لەگەڵ حیزبی توودا بڕێوە و لە تۆش داوا دەکەین تۆ لەگەڵمان بە ئەمن ئەو وەخت کلاسی حەوت بوو ناوەڵە کلاسی شەش بوو ئەمنیش ڕێگەڵ کەوتم هەر ئەو وەختیش دیارە حەوتوی پاشتر چەند ڕۆژ پاشتر دکتۆر قاسملوو یادی بەخێر دکتۆر قاسملووش لە تەورێز بوو ماڵە برای لەوێ بوو ئادیار بوو لە تاران ڕای کردو هاتۆ لە تەورێز خۆی شاردۆتەوە بیست بووی بابم لەوێ لە مسافرخانە و لە هۆتێلە هاتە لامان هاتە لای بابم لەوێ چاوی بە من کەوت کوتی بە عەقیدەی تۆ بۆ وامان لێ هات ئەمە قسەکانی کاک سولەیمان و کاک مستەفا و ئەوەم قبوڵ بوو کتم خەیانەتی حیزبی توودا ئێمە ئەو خەیانەتە لێی داوین و هەڵوێستی ئەو چی بوو هەڵوێستی ئەو ئەوەندە بوو کتێ ڕاستە وایە بەڵام ئەو وە نەبێت پرمێ و لەگەڵ حیزبی دموکرات حیزبی دموکراتی کوردستان ئەو وەخت لە ڕێگای حیزبی توودەوە مەڕبوط بوو دەنا بۆ خۆی لەگەڵ دموکرات نەبوو بەڵێ کاگەمیر کەسایەتێکی گرنگ کە زۆر باسی کرێ و لەو خوازم پاروپێرار وەفاتی کرد سالم خان سادە وەزیری ئەمە کەسایەتیەک بوو لەناو حیزبی توودە ینی دەوری هەبوو بە تایبەتی ئەو بۆ کەسبکردنی ینی حیزبی دیموکرات وەکو شاخەیەک دەوری هەبوو دەوری چی هەبوو ینی چه دەورێکی بینی بە تایبەتی لە بینی دیموکرات و حیزبی توودەیە بۆ خۆی توودەیی بوو جەنابی سالم خانیش توودەیی بوو لەگەڵ حیزبی توودە بوو نووسەری یا بەرپرسی ڕۆژنامەی وابزانم نێوی شەهباز بوو وابزانم لە بیرم لە تاران لە تاران
بۆیە حتمما تاسیرێکی کولی هەبوو وەکو کەسایەتێکی خوێندەوار و وەکیل و خۆشفکر و محتەرەم چاوی لێ دەکران کەسایەتێکی خۆشەویست بوو لە ناو خەڵکە بەڵێ زۆر خۆشەویست بوو زۆر محتەرەم بوو زۆر ئینسانێکی محتەرەم بوو بەڵام سەر بە حیزبی توودە بوو لەگەڵ حیزبی توودە بوو و تەسیرێکی زۆری هەبوو لەسەر جوانانی دیکەش هەر ئەو بوو کە ڕەحمەتی قاسم بوونێرێتەوە بۆ مەهاباد و وەکو نوێنەری ئەو سفارش دەکا بە حیزبی توودا کە بۆ سەرافەتی لە تەشکیلاتەکانی حیزبی دموکراتی کوردستان و ئامۆژگاری بۆ ئەو مەبەستە قاسملوو بنێرن بۆ مەهاباد ئەو هاتبوو بۆ وێ لە مەخفی بوو کاگەمیل لە کوردستانیش و لە ئێرانیش لە هەڵبژاردنە بۆچی سارم خان هەڵ نەبژێرا و کەسێکی تر هەڵبژێرانی کرد لەگەڵەوەی کە کەسێکی خۆش ناوە و خەڵە خۆشی ویستەوە هەم توودە و هەم دیموکراتیش پشتیوانیان کردووە پشتیوانێکی زۆر گەورەیان لێ کرد سارم خانیش سەرکەوت سارم خان ڕێی هێناوە ڕێی هێنایەوە بەڵێ ڕێی هێناوە ئەی چۆن بوو بە جێگەی ئەو کەسێکی تر ئەو کەسێکی دیکە ئیمام جومعەی تارانیان دانا بەڵێ ڕێی هێناوە هەرچەند ئیمام جومعەش لەلایەن کەس هێندێک لە خەڵکی سەر بە دەوڵەت و دەوڵەتخوا ئەوە کە هەبوو تەبلیغاتێکیان بۆ دەکرد دیعایە و پرۆپاگاندایەکیان بۆ بڵاو دەکردەوە و هێندێک دانیشتن و شتیواژ دەبوو زاهیرەن بۆ پشتیوانی لە ئیمام جومعە بەڵام ڕێی ئیمامی جومعەی تاران زۆر زۆر کەم و مەحدود بوو ئەوە نەبوو لەگەڵ ڕێی سارم خان پیا و پێچیان بگرێ و مقاسێ بکە خۆ زۆر کێشەکرا لەسەرەوە سارم خان زۆری نووسی و مدەتێکی تەواو خەریک بوون کە ئەوە تەغەلوب کراوە و ئەوە سارم خان نوێنەرە و سارم خان هەڵبژاردەی خەڵکە بەڵام دایان بە ئیمامی جومعەی تاران شتێکی تر کە یعنی لە بەتایبەتی لە منتیقەی بۆکان و ئەوانە بزوتنەوەی جووتیاران ئەوەی جەناب دەوازان باسیەکەی بە مەسەلەی هەرای حاجی قاسم ئەوە چییە؟ ئەو ینی بزوتنەوەیکی ڕێکخراوە بوو سەر بە حیزبی دیموکرات بوو یاخود مەسەلەن توودەوانە دەوریان تەیە هەبوو یا هەر بزوتنەوەیەکی خۆڕسک بوو دروست بوو والله خۆڕستکیش نەبوو چونکە زوڵم و زۆر زۆر بوو لەو مەناتیقانە کێشەیەک بوو بینی شەها و مصدقش مصدق ئەو زەمان نەخۆست وەزیر بوو سەرۆک وەزیران بوو لە ئێران تەرحێکی تایبەتی هێنابوو بە قازانجی جووتیاران سەدی بیست لە حاصڵی کە دەدرێ بە ئاغا لە دە و دووە ئەدی سوزانم سێبەریەکە چۆنە سەدی بیستی بجێڕنەوە بۆ ئاوەدانی دێیەکە و بۆ بەهداشتی دێیەکە و بۆ خەرجی دێیەکە و نەزارەتەکەشی بە خۆی خەڵکی دێیەکە بێ کەسی دیکە ئاغاوە توشتیوان نەتوانن تەسیر بۆوەدا بنن ئەو کێشەیە ئەوە وای کرد بوو دیسان جارێکی دیکە هەواداری مصدق لە دێهات پەیدا بێ هەواداری شاش هەبێ ئەویش ساحب مڵکەکان بوون ساحب ئاغا و ساحب دێهات و شتیوا بوون کە بۆیان زەحمەت بوو بچنە ژێرباری ئەو ئەو حاجی قاسمە کە مەسەلەن سەرکەشی ئەوینی ئەکرد خۆی جووتیار بوو نەخێر لە بۆکان بوو حاجی قاسم خەیاد بوو دەوڵەمەند بوو پارچە فرۆش بوو خەیاد بوو ئەو چەند کەسێکی دیکە لە شاری بۆکان کە ئاغاکانی بۆکانیشیان خۆش نەدەویست ئێستا بە چ دەلیلێک بوو نازانم بوون بە مەسئول و بەرپرس لەلایەن خەڵکەکەوە بۆ مەسەلەی ئەو سەدی بیستە کە لە کوردستان ئەوە بەڕێوە بچێت بۆ ئەو مەبەستە پەیوەندی پتەویان لەگەڵ شخصی مصدقە بوو ئەو حاجی قاسمە بۆ خۆی من لە تاران دیتومە لەگەڵ مامەغەنی پێکەوە بووین حاجی قاسممان دیتووە
هاتبوو بە نوێنەرایەتی بۆ دیتنی مصدق لە بۆکانڕا. حرەکەتەکە بە تەواوی ببووە دوو بەرەکی دوو لایەنە، بەشێک ئاغاوەت و بەشێکیش جوتیار و ئەوە هەرچی جوتیار بوون پشتیوانیان زیاتر لە دکتۆر لە حاجی قاسم بوو. ئاغاوەتیش دیارە لەگەڵ مەسالیحی خوێن و لەگەڵ شا بوو. کۆمەڵێ گرفتی کۆمەڵایەتی وشتیشی دروست کرد دوای بەڵێ گرفت هەبوو کێشە هەبوو. ئەوە لە منتەقەی بەگزادەکان کە زوڵم و زۆری زیاتری لێ هەبوو لەوێ تەقێوە، لەوێ خەڵک بڵێ قبوڵیان نەکرد لێیان لە یەک دوو دێ شەڕ و ناکۆچی پەیدا بوو بینی ئاغا و جوتیار و گوندی. خەڵکێکی زۆر دەرکران لە دێهاتەکان لە منتەقەی بەگزادەکان ڕوویان کردە بۆکان، چونکی ماوای دیکەیان نەبوو، پەناگای دیکەیان نەبوو. ئەوە بوو بە سەرەتایەکی قورس کە بۆکان ببێتە مەرکەزی ئەو زوڵانەوە و حرەکەیە. و ئەوەش بۆکانیش بە تەبعیەتی حاڵ پشتیوان لە جوتیارانی و پشتیوان لە ئەو حرەکەتە و ئەو داوایە بوون لەگەڵ جهەتی مصدق نزیکتر مابوونەوە. کەواتە حیزبی سیاسی هیچ کەس نەخێر هیچ حیزبی بە تایبەتی حیزبی دموکراتی کوردستان هیچ حیزبی دموکراتی پەیوەندێکی بۆ هینەوە نەبوو، پەیوەندی نەبوو، دژیش بوون بە پێچەوان دژ بوون. بەڵێ کاگەمێر ئەگەر ینی هەڵسەنگاندنێکی کورت بکەیت لە کات لە دوای کۆماری کوردستان کە کۆماری کوردستان تێگەچێەوە ڕوخێ هەتاکو 58 لە گرنگترین چالاکی و شتەکانی حیزبی دیموکرات چی بوون کە تۆ بۆ خۆشە ئەندام بووە و کاتە تەیە چ شتێکی گرنگیان کرد؟ ینی ڕۆژنامە و گۆڤار و شتیوە هینێک دەرەچوو لە تارم بە ناوی جوانانی دیموکرات ئەوە حیزبی تو دەبوو ئەوان بۆ خۆیان یەکێتی لاوانی وان بە نێوی جوانانی دموکرات بوو. حیزبی دموکراتی کوردستانیش ئۆلگۆی ئەوێ پیادە بوو دایانکوت یەکێتی لاوانی حیزبی دموکرات. ئەوە لە نێو حیزبی دموکراتی کوردستانیشدا تقریبن ئەو وەکو ئەندامی یەکێتی لاوان حیساب دەکران لە نێو سازمانی جوانانی دموکراتدا و فعالیەتی حیزبی دموکراتی کوردستان لەو لاوانەدا و لەو بەشی گەنجانەدا تێکەڵاوی لاوانی حیزبی تودە دەبوو. ئەوە سەرەتای هاتنەوەی بارزانی نەمر و سەرەتای ئینقلابی عەبدولکەریم قاسم بوو. ئەوە بوو بە تەقوێتێکی گەورە بۆ کورد. ینی ئەتەوێ بڵێ کە شۆڕشی چواردەی تەممۆز یاخود ئەوەی عەبدولکەریم قاسموان کاریگەری هەبوو لەسەر ڕۆژهەڵات و ئێران و مەنتیقا هەبوو، کاریگەرێکی وای هەبوو کە خەڵکی دێهات و شار هەموو کەس ڕادیۆی نەبوو. مەسەن لە دێی ئێمەدا تەنیا ماڵە ئێمە ڕادیۆیە بوو. لە ماڵی ئاغاکانی دیکەدا ساحب گوندەکانی دیکەدا تەنیا ئاغاکە ڕادیۆهەوەی دیکە نەیبوو. خەڵک ڕادەوەستان ئێواران بۆ ئەوەی ڕادیۆ بکەنەوە خەبەر بگرن بەغدا ڕادیۆی بەغدا دەگیرا بۆ ئەوەی پلە بە پلە و مەرحەلە بە مەرحەلە باس لە ئینقلابی عەبدولکەریم قاسم و باس لە گەڕانەوەی بارزانی نەمر و ئەوە خەڵک بە سەرکەوتنێکی زۆر زۆر گەورەی بۆ خۆی دەزانی و ئومێدێکی زۆر گەورەی دا خەڵکی کوردستان سەرجەم خەڵکی کوردستان لە ڕاستیدا ئەو گەڕانەوەی بارزانی نەمر بۆ کوردستان و بۆ عێراق هەموو ئومێد لەو دەرگایە بوو لەو شوێنە بوو. زمانێک بوو کە ئێمەش دانیشتوو بووین لە تارانەوە تەسیری بۆ ئێمەش هەبوو تەسیرێکی زۆر کولی هەبوو هەموو جوانان و گەنجی ئێمە هیچ عەلاقە و ئێرتباتێکیان بە حیزبی تودە نەما بە هیچ نەوعێک بەرەو کوردایەتی هاتن هەموو
و لە دانیشگای تاران ئێمە بە تایبەتی کە شۆڕشی ئەیلول دەستی پێکرا شۆڕشی کوردستانی عێراق ئەو وەخت ئێمە بە پێویستمان زانی کە تەشکیلاتێکی سیاسی بی. ببوورە ئەو پرسیارە مەگە بە کورتی جواب بێتەوە لە ئەڵلقەی داهاتوودا باسی ئەو شتانەکەین. کۆمەڵی خوێندکاران هەبوو کوردەکان لە تاران هەبوو هەبوو. ئێمە نامەیەکمان لە کۆمەڵی خوێندکارانی ئوروپا ڕاپێگەیشت بوو. ئێوە هەر لە خێک لەوان بوون یاخود بۆ خۆتان سەر بەخۆ بوون. ئێمە بۆ خۆمان تا ئەو وەخت لە ڕاستیدا کۆمەڵی خوێندکاران نەبوون، بەڵام لە ئەوەی پیاو دەڵێ لە گارەگاردا بوون بۆ پێکەنانی تەشکیلاتێکی سیاسی حیزبێکی سیاسی، بەڵام کە ئەوە هات ئەو ئەعلامیەمان دیت بە نێوی ئیمزاکەی کێ بوو سعدی دزەی. ئێمە کوتمان پەیوەندیان پێوە دەکەین، ئێمە نامەیەکمان نووسی بۆمان ناردن کە ئێمە لێرە هەین و دەتوانین ئامادەن لەگەڵ یان ئامادەین لەگەڵ ئێوە کار بکەین لە دانیشگای تاران. زۆر باشە کاگەمیر گیان قسەکەت لەبیر نەچێتەوە. ئێمە لە ئەو پرسیارە لە یەکەم بەڵام لە ئەڵلقەی داهاتوودا درێژە بە گفتوگۆکەمانەین. بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵلقەی ئەم جارەمان پێکەوە پڕۆمۆی ئەڵلقەی داهاتوو دەبینین و بەخواتان دەسپێرم. لەسەر ئارەزووی هەموو میلەتی کۆمیتەیەکتان دروست کردبوو بوو ئەوەی هاوکاری شۆڕش بکەن. ئەو کۆمیتەیە کێ دروستی کرد، بە پێشنیازی کێ بوو، کۆمەکەکانتان چی بوو؟ پشتیوانی لە خەڵکی فەلەستین و حەق و حقوقی خەڵکی فەلەستین بۆ لە پەنای گوێی ئێمە پشتیوانی لە جوڵانەوە و لە تێکۆشانی خەڵکی کوردستانی عێراق ناکرێ. حیزبی دموکراتی کوردستان دەبێت دوو بەڕێوەبەرایەتی هەبێت، یەک ئیدەرەوە کە لە باشوورە، یەک ئیناوە کە ئێمە. هەر جارە و شتێک دروستە بوو کۆمیتەی ساختکەرەوەی حیزبەوانیان ویست چی ساختکەنەوە؟ من ئەحمەد تۆفیقم بە ئینسانێکی سادق، دۆست، شوجاع، کورد و ببیر و باوەڕ دەزانێت. ئەمن ئەوم لە باشدانی بیست و ئەحمەد تۆفیق ئەو ئینسانە بوو